بەڵام میوانێکشم لە تارانەوە لەگەڵ بەڕێزیان لەسەرم بابەتە قسە دەکەم بەڕێز محەممەد قادری ڕۆژنامەنووس و شرۆڤەکاری سیاسی. بەڕێز قادری سپاس کە لەگەڵ کوردستان 24 بە ڕاستەخۆڵ و پرسیارەوە دەست پێ بکەم. چی وای کرد کە ئیسرائیل لەم کاتەدا هێرش بکاتە سەر ئێران؟ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان، ئێمە لە بەرەبەیانی ئەمڕۆوە با بڵین جومعە ببوورە بینیمان کە هێرشەکانی ڕژێمی سەهیۆنیستی لە ئیسرائیلەوە کردیانە سەر تاران و چەند ناوچە و چەند شارێکی دیکەی ئێران و ئەوەی کە پێشبینی دەکرا ئەمە پێی دەڵێن کردەوەیەکی تیرۆریستی کە ڕژێمێک ئەنجامی داوە کە بە تەواوی پێچەوانەی ئەو ڕێکەوتنە یاسا نێودەوڵەتیانەیە کە هەیە و پێچەوانەی یاساکاشی شەڕیشە. بۆیە و بە گوێرەی مادەی چواری بەیاننامەی ڕێکەوتنیەتەوە یەکگرتووەکان ئێستا ئێران تەواو مافی بەرگریکردن و وەڵامدانەوەی هەیە، بەڵام ئەوەی کە گرنگە من لێرە ئاماژەی پێ بدەم ئەوەیە بەداخەوە کۆماری ئیسلامی ئێران لەم پەیوەندیە هەندێک لە هاوڵاتیان و فەرماندەکانی و هەروەها قوتابیانی خۆی لەدەست داوە، بەڵام ڕژێمی سایۆنیستی لە لای خۆیەوە لە پلاتفۆرمەکانی خۆی دەڵێ ئێران ئیتر ناتوانێت وەڵام بداتەوە، ئێرانی ئیفلیچ کردووە. ئەمە ئیسرائیل واڵێ، بەڵام دەبێ ئیسرائیل چاوەڕێ بێ لە کاتژمێرەکانی داهاتوو ئێران وەڵامەداتەوە ئایا ئەوەی کە ئیسرائیل ئەیڵێ ڕاستەیان باشە. بەڕێز قادری ئاماژە بەوە دەکرێت کە ئێران ئامادەکاری دەکات بۆی کە بە تونترین شێوە وەڵامێکی وێرانکەری ئیسرائیل بداتەوە. ئاستی وەڵامدانەوە و کاردانەوەی ئێران چۆن دەبینن؟ لە چه ئاستێکدا دەبێت و چی دەبێت؟ بە سروشتی خۆی من زانیاری تەواو وردەکاریم نییە کە وەڵامی ئێران چۆنە بێ. ئەمە ئەوەستێتە سەر فەرماندە باڵاکانی سوپای پاسداران و هێزە ئەمنیەکانی ئێران، بەڵام ئەوەی کە لە پەیامی ڕێبەری باڵای ئێران و هەروە فەرماندەی نوێی سوپای پاسداران و فەرماندەی هێزی گشتی ئەمریکا هێزە سەربازەکانی ببورن ئێران هاتووە، دەبێ وەڵامێکی زۆر توندی ئێران دەبێ ئیسرائیل چاوەڕێ بکە کە وەڵامێک بدرێتەوە کە بە هیچ شێوەیەک لە مێژوودا نەیبینی بێت. بەڵام من نازانم وردەکاریەکەی چییە. لە کاژمێری داهاتوودا من دڵنیات دەکەمەوە لە چەند کاژمێری داهاتوودا هەمومان دەیبینین کە ئێران چ وەڵامێکە داتەوە و سەهیۆنیستەکان ڕژێمی ئیسرائیل دەیانەوێت میدیاکانیان هەموو کۆنتڕۆڵ کردووە و پیشانیان داوە کە ئەوان ئێرانیان ئیفلیچ کردووە و هیچ وەڵامێک ناداتەوە، بەڵام دەبێ لە چەند کاژمێری داهاتوو نەتەنیاهۆ و چواردەورەکەی زۆر باش ببینن کە باشە. بەڕێز قادری لە کاتێکدا کە هێرشەکان بۆ سەر ئێران لەلایەن ئیسرائیلەوە تا ئێستاش هەر بەردەوامی هەیە، داوای ڕێککەوتن و دانوستان لە ئێران لەسەر بابەتە ئەتۆمیەکەی دەکرێت. پێت وایە ئێران بژاردەی ڕێککەوتن هەڵدەبژێرێت یا پەنا بۆ هێرشی سەربازی دەبات؟ لە هەردوو ئەگەرەکەدا ئێران لە کامەدا ئەتوانێت قازانج و بەرژەوەندی خۆی بدۆزێتەوە؟ ببینید طبیعتاً بە سروشتی خۆی ئەو هەڵسوکەوتانەی کە بەداخەوە ئەمریکیەکان کە لەگەڵ ئێمەیان کردووە وەکو ئێرانیەکان تقریباً سەرلێتێکدەر و فێڵبازانە بووە، بە شێوەی دیپلۆماسی هاتووتە پێشەوە. ئێمە لە گەرمەی دانوسانەکانە بووین کە ڕێکەوتن واشۆ بکەین، بینیمان کە هێرشێکی تیرۆریستی کرایە سەر ئێران و ترامپ دەڵێ ئاگادار بووم و هەروەها هاوکاری ئیسرائیلیشی کردووە بۆ هێرشەکانی سەر ئێران. بۆیە تۆ نابێ چاوەڕێ ئەوە بکەی کە ئێران لەم دانوسانە بەردەوام بێ، یعنی هەر کەس عقلی هەبێ، ترامپەکە عقلی هەبێ، نابێت چاوەڕێەوە بکات لە دۆخێکی وادا ئێران بێت دانوسانی لەگەڵ بکات. هەتا ئێران وەڵامی خۆی نەداتەوە ڕەت دەکاتەوە. ئەم هێرشانەی کە کراوە دەگوترێت لە ئەنجامی ئەوەیە کە نەیویستووە ڕێککەوتن لەسەر بەرنامە ئەتۆمیەکەی بکات. ئایا بەردەوام دەبێت لەوەی کە
ڕێککەوتن لەگەڵ ئەمریکا نەکات و هێرشەکانی سەری بەردەوام بێت ئەمە هەڵەبژێرێت؟ حتما ادامه پیدا نخواهد بەدڵنیاییەوە ئەم دانووسانانە لە دۆخێکی وادا بەردەوام نابن و ڕوو نادا، چونکە دۆخەکە بە شێوەیەک نییە کە کۆماری ئیسلامی ئێران ئەمریکا و کۆشکی سپی و ترەمپێک کە بێت پاڵپشتی ڕژێمی سەهیۆنیستی و ئیسرائیل بکە، بەڵام لەو لاوە چاوەڕێ بکە ئێران بێت لەسەر مێزی دانووسان لەگەڵی دانیشە. بەڵام ئەمە تەوەقوعی ئەمریکیەکانە بەوەی کە بتوانن بەم هێرشانە بەم کوشارانە ئێمە ناچار بکەن بچین لەسەر مێزی گفتوگۆ و ئەوەی ئەوان ئەیڵێن ئێمە واژووی بکەن. من دڵنیا دەکەمەوە ئێران هەنگاوێکی وان نانێ و بەدڵنیاییەوە خۆتان ئاگادارن کە ئێران وتوێتی من ناچمەت سەر مێزی گفتوگۆ هەتا چارەنووسم ڕوون نەبێت. زۆر باشە، پێت وایە ئێران هێزی وەڵامدانەوەی هێرشەکانی ئیسرائیلی دەبێت بە تایبەتی لە سەرەتای قسەکاندا ئاماژەت بەوە کرد کە ژمارەیەک لە فەرماندە باڵاکانی سوپای پاسدارانی ئێران کوژراون کە ڕۆڵی کاریگەر و بڵێن یەکلاکەرەوەیان لە ئەو ڕوبڕووبوونەوە نەهەبوو کە لە ماوەکانی ڕابردوو لە ناوچەکە ئێران هەی بووە. هاوسەنگی هێز لە نێوان ئیسرائیل و ئێران چۆن دەبینی؟ ببینید حتما جمهوری اسلامی بەدڵنیاییەوە ئێران توانای وەڵامدانەوەی بەهێز و توندی بە ڕژێمی سەهیۆنیستی هەیە. ئەمە لە بەرچاو بگرن. ئیسرائیل هەتا ئێستا لە ڕاستیدا بە شێوازێکی کلاسیک هێرشی نەکردووە، نیوە شەو هەستاوە تیرۆری کردووە، چووە شوێنی باڵەخانەیە کە خەڵکێک ژن و منداڵ لە خەودا بوون بردومانی کردووە. بۆیە ئێران نیگەران بوو لەوەی کە دەست بە شەڕ بکە. ئەگەر ئیسرائیل بە سروشتی خۆی گەیشت بێتە ئەوەی کە ئێران لە پێگەی لاوازدایە، با من جارێکی دیکە دووبارە و سێبارەی بکەمەوە. لە چەند سەعاتی داهاتوو هەمومان دەبینین کە ئێران چیەکە. خاڵی گرنگ ئەوەیە کە لەگەڵ شەهیدبوونی ژمارەیەک فەرماندەی ئێمە، بەڵام ئێران و سیاسەتی ئێران و بەرگری ئێران و هێزی هێرشبەری ئێران بە تەواوی پارێزراوە. ئەوەی کە ئەڵێن ئێران ئیتر کۆتایی هات، ئەمە لێکدانەوەیەکی زۆر هەڵەیە، بۆچوونێکی زۆر هەڵەیە. من هەوڵەیەم و ئەوان هەوڵەیەن کە ئەمە لە مێشکی هەمومانە بچەسپێن کە ئێران باشە. بەڕێز قادری، با پرسیارێکی جیاوازتر بکەم. بەڕێزت ڕۆژنامەنووسی لە نزیکەوە دۆخی ناوخۆی ئێران دەبینی لە دوای هێرشەکان. ئێستا دۆخ لە ناوخۆی ئێران چۆنە؟ هاوڵاتیان ئێرانی بە تایبەتی کەم هێرشانە ژمارەیەک ناوەندی شارەکانی ئێرانیشی کردوتە ئامانج. ئەگەر هێرشی سەر بن کە ئەتۆمیەکان بکرێت، ئایا مەترسی گەورەتر لەسەر ناوخۆی ئێران و هەروە خەڵکەکەی دروست ناکات؟ ئێستا ئەو هەنگاوەی کە ژەمی سەهیۆنیستی ناویەتی یەکگرتوویەکێکی لەناو ئێرانە دروست کردووە. خۆتان ئەزانن کە گەلی ئێران بەوەی کە هەر کەسێک هێرش بکاتە سەر ئاو ئاسمان و خاکیان، ئەنجا هەر بۆچوونێکی سیاسی و هەر قەومیەتێکی هەیە و هەر مەزهەبێکیان هەبێ، ئەمانە هاوبەشن لەوەی کە نیشتیمانێکیانەیە پێڵێن ئێران. بۆیە ئێستا خەڵکی زۆر یەکدەستن، یەکگرتوون و دەیانەوێ هاوکاری هێزە ئەمنیەکان بن و داوا دەکەن کە لە زووترین کاتدا ئێران وەڵام بداتەوە. و ئەوەی کە ئەو دۆخی کە لە تاران و شارەکانی دیکە هەیە شتێکی زۆر ئاساییە. من پێشتر گومانم هەبوو کە بگەمە ئەم ئۆفیسەی خۆم، بەڵام کە هاتمە دەرەوە دۆخەکە زۆر ئاساییە. سەرە ڕای ئەوەی کە هەندێک ئەو هێرشانەی کە هێرشە موشەکیان لە ئیسرائیلەوە تا ئێستاش بەردەوامن لە هەندێک شوێن، بەڵام ژیانی خەڵکی ئاساییە و ئەو پێشبینیی کە دەکرا کە ژیان لە ئێران تێک بچێ، لە گەلی ئێران تێک بچێ، وان نییە، بەڵکو یەکگرتو و یەکدەستیەک هەیە لە ناو ئێرانە بۆی کە داوا لە ئێران بکەن بە زووتری. باشە. ئێران داوای لە ئەنجومەنی یاسایشی نێودەوڵەتی کردووە کە لەسەرم بابەتە کۆب بێتەوە. ئایا ئێران هیچ وایەکی لەسەر کاردانەوەکان و ڕۆڵی کۆمەڵگەی نێودەوڵەتی هەڵچنیوە بەوەی کە ئەم بابەتەیەک لای بکەنەوە؟ پێت وایە شتێک ڕوودەدات؟
بله از صبح مقامات لە بەیانیەوە بەرپرسانی سیاسەتی دەرەوەی ئێران وەزارەتی دەرەوە و نوێنەرەکانی ئێمە لە نەتەوە یەکگرتووەکان هەوڵە دیبلۆماسیەکانیان دەست پێ کردووە لە ڕێگەی تەلەفۆنەوە قسەیان لەگەڵ لە دکتۆر عراقچی لەگەڵ هاوتاکانی قسەی کردووە و ئێران چاوەڕێیە ئەنجومەنی ئاسایش نەتەوە یەکگرتووەکان و یەکێتی ئەوروپا وەڵامێکی جدی بدەنەوە و سەرزەنشت و سەرکۆنەی هێرشە تیرۆریستیەکانی ئیسرائیل بکەن و فەڕەنسا و ئەڵمانیا و ئەو هەڵوێستەی کە ڕایان گەیان زۆر ناعاقڵانە بوو زۆر خراپ بوو و ئەمە ئەتوانم بڵێم کە پشتیوانیکردن بوو لە ئیسرائیل چونکە ئێران هیچ هێرشێکی نەکردووە و نەیویستوە هێرش بکە بەڵام ئەو ئێران نەکەوتوتە بەر هێرش ئەمە کردەوەیەکی تیرۆریستی بۆ ئیسرائیل ئەنجامی داوە بۆیە ئێران چاوەڕێ هەیە لە نەتەوە یەکگرتووەکان لە دادگا نێودەوڵەتیەکان لە وڵاتان کۆمەلگای نێودەوڵەتی بێن بە شێوەیەکی جدی ئەم ڕەفتارەی ئیسرائیل باشە لە کاتێکدا کەوەکو بەڕێز تاماژەت پێکرد ئێران داوای لە کۆمەلگەی نێودەوڵەتی دەکات کە کێشەکە چارەسەر بکات ترامپ دەڵێت ئەگەر ئێران ئەوێت ئیمپراتوریەتی ئێران نەڕوخێت ئەبێ ڕێککەوتن بکات ئەگەر هێرشەکانی ئیسرائیل بەردەوام بێت و ئێرانیش وەڵام بداتەوە ئایا ئەمە پەلکێشکردنی ئەم وڵاتە بۆ نێو شەڕێکی زۆر گەورەتر لە ناوچەکەدا نییە؟ ببینید این کاملا بستگی به رفتار ئەمە بە تەواوی ئەوەستێتە سەر ئەکتەرەکانی ناوچەکە ئێران تا ئێستا هەموو هەوڵی خۆی داوە بۆی کە ڕەهەندەکانی شەڕ لە ناوچەکە فراوان نەبن ناوچەکە نەگرێتەوە بەڵام ئەوەی کە ئێستا ئەیبینن ئەم ڕژێمە شەڕانگێزەی ئیسرائیل کە بەردەوام هەوڵی داوە بۆی کە شەڕەکە هەتا بکرێ فراوانتر بێ بە سروشتی خۆی ئەگەر ئەم شەڕە فراوان بێ زۆر وڵاتی دیکە هەن کە زیانیان پێیەگا ئەمانە دەبێ باش لەمە تێبگەن کە کۆماری ئیسلامی ئێران دەستی نەبەستراوە دەستەوەستان نییە ئێران دەتوانێت زیانێکی زۆر بدات لەوان دیکە بە ئیسرائیل بە بنکەکانی ئەمریکا و بەو وڵاتانشی کە ئێستا دێن هاوکاری ئیسرائیل دەکەن باشە زۆر سپاس دەکەم بەڕێز محەممەد قادری شۆڤەکاری سیاسی لە تارانەوە لەگەڵ کوردستان 24